کریزە سوتەمەنیە ئۆتۆمبیلان لە بەژاری حەسەکەی ڕۆژاوای کوردستان جارێکە دی هاتە هەوڵێ و حتاکو شوفێر بەشی خۆشێ سوتەمەنیە وەردەگرێ پێویستە چەندین دەمژمێر لەسەر سرێ دوێ گرمای دەڕاوەستێ ژێدەرە ناخۆجە هیچ بەژاری حەسەکەی ڕۆژاوای کوردستانی دانازانین کوڕێ بەبەریا پێدا دەبشکردە سوتەمەنیە بسەر شوفێراندا خستیە بکارتە زیرەکە بێتەنێ دوو بەنزینخانەش بۆی وێ چەندێ دەست نیشانکردە و ئەوژی بەنزینخانەیە ئەلخابور و بەنزینخانەیە هێلی جانن وەکە ژێدەراندا زانین کوژبەر قەرەباڵغیە لە سەر بەنزینخانەیان شوفێر نەچار دەبن و بێتر ژێ سێ دەمژمێران لەسەر سرەیە ڕاوەستن تاکو بەکاربن بەشی خۆشێ سوتەمەنیە وەرگرن هەندێک جار سرە لەسەر هەردوو بەنزینخانەیان حتا 2 کیلۆمتران درێژ دەبێ ژبەر کێمکردنا فشارە لەسەر شوفێران و نەهشتنا قەرەباڵغیە شوفێر داخواز ڕێبەریا پێدێ دەکەن و ژمارە بەنزینخانەیان زێدە بکێ لێت و بەرسبەک ژە داخوازە شوفێرانڕان نینە بەڵکو هەردە ڕۆژان جارێکە شوفێر کارێ بەشی خۆشێ سوتەمەنیە وەرگرێ دەربارەی ئۆتۆمبیلان تایبەت بەگۆ هەستنا گشتی بەژاری حەسەکێ سێ بەنزینخانە ژۆنڕا هاتنە دەستنیشانکردن و لترا مازۆتێ بە 425 لەیرە سووری بە سەرواندا تێدا بەشکرێن لێ بەنزینخانەیەندن ئانگۆین و بە بێ کارتە زیرەک بەنزینێدا بەش دەکەن 24 دەمژمێران مازۆت هەیە لێ بنرخە 1905 لەیرە سووری تێدا بەشکرێن ژێدەران گۆچیک و سرە لەسەر بەنزینێ کێمترە ئەوجێش بەرک و بەنزینە تێدا بەشکردن کوالیتیاوەیە هەری خراپە ئۆتۆمبیل بە وی جۆرێ بەنزینە نکارن 5 کیلۆمتران تەفگەڕێ بکەن لێ بەنزینخانەیەن بێ کارتە زیرەک بەنزین تێدا بەشکردن لەتر بە 1905 لەیرە سووریە لێ کوالیتیاوێ ناوەندە و بەنزینە کوالیتیاوەیە هەری باش لەتراوێ بێ 5,000 لەیرە سووری تێفڕۆتن هەروەها ژێدەران دازانین کوژبەر نەبوونە غازێ و بوهابوونە نرخێوێ کو بەهترژێ 100,000 لێرە سووریە وڵاتی نەچار دەبن بەنزینێ لشوونە غازێش بۆی مالار بکاربینن کو بەنزینێش بۆی باپۆران بکارتێنن تاکو خوار ناخۆیان ڕۆژانە دروست بکەن